ئێمە لە هەرێمی کوردستان بەداخەوە ئەبێ لە هەفتەیەک چەند جارێک هێرشەکانی دەوڵەتێکی دراوسێ بە ناوی دەوڵەتی تورکیا ببینین کە ئەمەی ئەیبینین بەڕاستی جۆرێک لە ڕوانگە شەرعیەکەی پێوترێت تەعاداکردن لە مافی دەرودراوسێ جا هەر بیانوێکە بێ هێرشکردنە سەر ئەم نیشتیمانە کە پێوتری نیشتیمانی کوردستان خاکی کوردستان تأكيد دەکەمەوە بیانوەکار بیانوێکە بیانوێکی بێمانایە جێگەی خۆیەتی هەم دەوڵەتی عێراق و هەم هەرێمی کوردستان حکوومەتی هەرێمی کوردستان و پەرلەمانی کوردستان بەڕاستی هەڵوێستێکی جدیانەتریان هەبێ بۆ ئێمە ئێدانێ و جۆرە هێرشانە ئەەکەین ئەوەی کە ئەکرێ زۆر جار سوتاندنی باغ وێرانکردنی گوندەکان شوێنە گەشتیاریەکان نەخۆشخانەکان هەندێک جار مزگەوت و ئەو جۆرە شوێنانە کە ئەکرێنە جێگەی هێرشکردن بەڕاستی ئێمە ئیدانەیەکەین و هەموو جارێکیش نەمان شاردوێتەوە ئەوەی کە ئەکرێت جۆرێک لە تەدمیرکردنی وڵاتی کوردانە کە کوردستانی گەورە لە مێشکی ئێمە هەیە بۆیە تەأکید دەکەمەوە هیوادارین دەوڵەتی تورکیا واقعیانەتر بیر لەمە بکاتەوە و کێشەکان بە گفتوگۆ قابلی چارەسەرکردنن نەک بە هێرشکردنە سەر ئەم نیشتیمانە. بەڕاستی ئێمە ئیدانەی کۆی گشتی هێرشەکانەکەین خاڵی دووهام ئەبێت دەوڵەتی عێراق مامەڵەیەکی دەوڵەتانە بکە و بتوانێت هەڵوێستێکی تونتری هەبێ لەسەر ئەمە خاڵی سێهەمین بەداخەوە تورکیا کاتێکە هێرشەکانەکە دەست ناپارێزێت شەرم کوێرم کەس نابوێرم وا مامەڵاکە بە تەکید کارێکە دژی مرۆڤایەتیە و ئێمەش وەکو لایەنە دینیەکەش بەڕاستی جارێکی تر ئیدانەی ئەو جۆرە هێرشاناکەن. ئەوەی ئێمە بینین واقعێگەیە پارتی دیموکراتی کوردستان مجاملەیەکی واقعانەی دەوڵەتی تورکیاکە بەداخەوە هەرێمی کوردستان بە سەرۆکایەتی هەرێم و سەرۆکایەتی حکوومەتیش مجاملەیەکی زیاد لە پێویستی دەوڵەتی تورکیا ئەکرێ ئەوانیش هەڵوێستیان هەبێ و ئەگەر ئەوانیش کەم تەرخەمی بکەن من پێم وایە بەشێک لە خەڵکانی ئەکادیمی و خەڵکانی خاوەن پێگەی سیاسی خاوەنی هەڵوێست بوون و ئەکرێ هەڵوێستەکان تونتر بکرێن. حقیقەتێک هەیە ئێمە ناتوانین لێ ڕابکەین ئەویشەوەیە تورکیا ئێستا بڕیاری داگیرکردنی داوە کاتێک کە بڕیاری داگیرکردنی داوە داگیرکار چی لە مصلحەتی خۆی بێ ئەوە ئەکا هیچ گومانمان لەوە نییە لە لاکەی دووهام لە ئاستی نێودەوڵەتی عێراق دەوڵەتە ئێمە لە هەرێمی کوردستان سەر بە عێراقی فیدراڵین ئەبێ دەوڵەتی عێراق بەڕاستی ئەم جۆرە مامەڵەی قبوڵ نەبێت.